بەناوی خوای گەورە و میهرەبان. دڵخۆشم لە خزمەتی جەنابی مامۆستا ماکوانم. مامۆستا ماکوان کەریم نووسەر شارەزا لە فکری سیاسی و فکری ئیسلامیش. مامۆستا ماکوان ماوەی 5 ساڵ و نیوە بێت تقریبان لە زیندانە و هێشتا حکومەکەی تەواو نەبووە. ئەم دەرفەتەی ڕێکخست. دڵخۆشم پێکەوە گفتوگۆ و حیوارێکی جددیەکەین لەسەر هەم دۆخی سیاسی کوردستان، هەم ئەم پرۆسیەسەی لە هەڵبژاردنا هەیە، هەم کۆمەڵێک بابەتی گرنگ کە قسە لەسەر ئەوەیە کرێت ئیسلامە بێ بخینە دەرەوەی سیاست، بیخینەوە دەرەوەی حکومڕانی جێبهێڵڕێ بۆ خەڵکی تر، میکانیزمی نوێی بەرهەڵستکاری. قسە لەسەر کۆمەڵێک بابەتی گرنگەکەین بە تایبەتی ئەم دۆخەی ئێستای هەڵبژاردننی کوردستانی تایە. مامۆستا دڵخۆشم، زۆر زۆر دڵخۆشم کە ئەدبینمەوە. ئیشەڵڵا لە زووترین کاتە ئازادە بیەوە و کاتە گفتوگۆی زیاترەکەین. دۆخی کوردستان لە دۆخێکی خراپایە ئێستا بەداخەوە. ڕەنگە جەنابەت زۆر ورداگا دەبی بەهۆی دۆخی زیندانەوە. حکومڕانی یەکێتی پارتی لە بری پێشکەوتن لە پاشەکشەیەکی مەترسیدارایە. باوەڕیان بە موسساتی نیشتیمانی نەما ئەمانە لە وڵاتە، ینی بەعەلەنی جاران ڕەنگە تەنیا هێزی پێشمەرگیان کردبێ بە حزبی. ئێستا لە پۆلیسێک گۆتا مدیری مەکتەبێک هەمووی کراوە بە حزبی، تەنانەت فەرمانبەری ئاسایش داوایان لێکەن، هەڕەشەیان لێکەن، کارتی دەنگدان و ئەوانە بێنی. دۆخەکە قورسە، هێزگار قورسە، فشارێکی زۆر هەیە. لەم مەرحەلا ڕەنگە یەکێ لە ئەرکە گەورەکان ئەوە بێت کێ هەمومان چۆن بتوانین ڕوبەڕوو یا بەرهەڵستی ئەم فۆرمە لە ستەمکاری و خراپی حکومڕانی بێننەوە، کە حکومڕانی پارتی یەکێتی ئێستا حکومڕانی دوای تاڵەبانی و بەرزانیەوەواتەنەوەی ئەتوانین بڵێن پارتینەوەی سێم و یەکێتینەوەی دووەمیانە. بەڕاستی بەراورد بەڕابردوو زۆر زۆر خراپتر بووە، زۆر زۆر بێمنەتر بووە، وردە مەسافەی ئازادی کەم بۆتەوە. بەڵام گرنگە لەم دۆخەشا حزۆرت هەبێ. ئەوەی گرنگە مامۆسا قسەی لەسەرکەین پێکەوە گفتوگۆکەینەوەیە کە هەر بە جددی ئیسلام ئێوێ ئێمە بەرینە دەرەوەی سیاست، واتە سیاست، حکومڕانی، پەرلەمان، ئەمەی کە هەیە ئیتر جێبێڵن بۆ زاڵم و فاسد و ستەمکارەکان چۆنیانەوێ ئاوا حکمی لەسەر بکەین، کە ئەمە دۆخێکی مەترسیدارە لە کوردستانە. ڕەنگە کۆمەڵێک کەس بە ناوی دینەوە بانگەشەی ئەمە بکەن. بەداخەوە بەڵێ سوپاس کاک عەلی بەڕێز. جارێ سەرەتا پێش هەموو شتێک دەست پێکەم بە ناوی خوای پەروەردگار. بسم الله الرحمن الرحیم، الحمد لله وحده، الصلاة والسلام على من لا نبي بعده. برا عزیزەکەی من لە جەنابت و لەو بەڕێزە ستافە محتەرەمەی کە لەگەڵتان و لە هەوادارە محتەرەمەکانت و لە خەڵکی کوردستان بەگشتی سڵاوتان لێکم بە سڵاوی ئیسلام. السلام علیکم ورحمة الله وبركاته. خۆشحاڵم منیش لە خزمەتی جەنابتا و جەنابیشت پیاوێکی بەڕێز و محتەرەمیت و هاوڕێیەکی عەزیز و نوری چاوی منیت و زۆر خۆشەویستیشی لای من، پیاوێکی ئازایت بۆیە خۆشەویستی لای من. سەرەتا پێش هەموو شتێک بڵێ بە تاکیدەوەی کە ئەو پێشەکێت باس کرد لەسەرەوەی کە من زۆر شارەزای وردەکاریەکانی ناو وڵات نیم، بە دڵنیاییەوە تەواوە، بەڵام لێرە و لەوێ پیاوانی وەکو جەنابت و خەڵکی بەڕێز و هاوڕێ بەڕێزەکانم هەر هاوکاریان کردومەتەوە و زانیاریان پێبەخشیوم. کوردستان مشکلەکەی لەوایە کە خەڵک ئیش لەسەر مەسائیلی لۆگۆکە، ئەمە زۆر خەتەرە کاک عەلی. خەڵک بۆیە شوێنی یەکێتی کەوتووە لەبەرەوەی جەلە تاڵەبانی تایە، کە جەلە تاڵەبانی تایە نامێنێ وردە خەڵکەکە کەمتر ئەبێتەوە. خەڵک بۆیە پشوێن گۆڕان کەوتووە لەبەرەوەی گۆڕان نەوشیروان مستەفای تایە. نەوشیروان مستەفا کە نەما وردە کاڵا بەرەو خوارەوە ئەبێتەوە. و هەروەها بنەماڵەی بەرزانی بە هەمان شێوە خەڵک شوێن بنەماڵی بەرزانی کەوتووە. ئەم قسەی جەنابەت 100% تەواوە. لە وڵاتی ئێمە دام و دەستگا نییە، خەڵک شوێن دام و دەستگا ناکەوێت، چۆن لۆگۆ و شخصیت و کەسایەتیەکەوێت. ئەمەش زۆر خەتەرە، چونکە ئەمە خۆی گومانیتیان نییە لە دنیاە بنەماڵەیە یا دوو بنەماڵە وڵاتدا ئامەزرێنن، بەڵام ئێمە گەشتنەوەتە حاڵەتێک و کە خاوەنی حکوومەتین، خاوەنی شتێکین کە دەسەڵاتێکە هەمانە. ئەگەر بێت و بە دەستگا نەکرێ چاوی ئەوەمان لەسەردانرێت کە ئێمە وەکو هێزێکی خێڵەکی یا هێزێکی عەشایری ئیش ئەکەین و ناچێتە بابی دیکتاتۆریێتەوە، چونکە ئەگەر بچێتە بابی دیکتاتۆریێتەوە زۆر جار دیکتاتۆریێتیش حکمێکی باشەکە. ئەمە لە هیچ مۆدێلێکی سیاسی ناچێت لە کوردستانە هەیە. دابەشکردنی مەحافەزەکان، پارتی هەولێر و دووهۆک بۆ نمونەیەکێتی سلێمانی و هەڵەبجە، باقی ئەوانی تریش لەگەڵ یان ئیشەکە. ئەم مشکلەیە کە ئێستا جەنابەت تایە واقعەکە ئەبینیت، تاکە ئیشێکی سەرەکی ئەوەیە
کە ئێوە بتوانن هەموو شتەکان بەدام و دەستگا بکەن. ئەمە باشتری ئەو کەسانی کە ئینتیمایان هەیە بۆ نیشتیمانە و کەسانی کە باسی کورتپەروەریەکەن و کەسانی لەگەڵ ڕێزم من گومانم لەوە نییە خەڵکی بەڕێز و شۆڕش گێڕ و پێشترەوانە هەبوو کە شۆڕشیان کردو. شۆڕش شتێکە دامەزراندنی دەوڵەت و حکومت و خزمەتکردن بە خەڵک شتێکی ترە. وەختی خۆی کاتێک کە شۆڕشی کوردی دەسی پێکرد خەڵک یارمەتی شۆڕشی کوردیەیە بە پارەی خۆیان بە سامانی خۆیان بە هەموو شتێکی خۆیان. بەڵام ئێستا حکومت هەیە، خەڵک پێویستی بە جادەیە، خەڵک پێویستی بە کارەبایە، خەڵک پێویستی بە ئاوە، خەڵک پێویستی بە سەکەنە، خەڵک پێویستی بە هەلی کارە. هەموو ئەمانە عەزیزەکەی من پێویستی بە دام و دەستگا هەیە. دام و دەستگا ئەڵێن هەیە وەکو جەناب دەفەرمی، وەک بەڵام ئەوەش خەتەرێکی گەورەیە کە ئەبێ هەموو شتێک لەژێر چاودێری ئەو حیزبە گەورانە بێ کە ئەوە بەڕاستی بەداخەوە کورد یعنی زۆر جار ئێستا بڵێن بۆ نمونە کە باسی کوردایەتیش بکەیت و ئینتیمای بۆ نیشتیمانە بێ خەڵکێک یعنی گاڵتت پێکە ئەڵێ کاک ماکوان کوردایەتی چی کاکە هەمووی بۆ بە حیزبایەتی. خۆی بەداخەوە ئەوایە خەڵک یەکەم شت ئینتیمای بۆ نیشتیمانەکەی هەبێ، دوای ئەوە بۆ حیزبەکەی، اینجا بۆ عشیرەتەکەی یا بۆ خێزان و کەسوکارەکەی اینجا بۆ خۆی. بەڵام لێرە ڕێک عکس بۆتەوە کاک عەلی، بۆ خۆیەتی پاشان بۆ بنەماڵەکەی، اینجا دوای ئەوە بۆ حیزبەکەی، اینجا دوایەوە بۆ کوردستان. بەنسبەتی ئەو کەسانی کە ئاڵێن لە ئیسلامە سیاست نییە و پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام و احتیمامی بە سیاست ناوە، ئەمە ئەوەی کە ئەم قسەیە بکە لە ئەلفوبێ ئیسلامەتیش نازانێ. يعني هەر وەکو مامە حاجیەک و دایە حاجیەکانمان وایە کە لەسەر بەرماڵی نوێژەکەن. کاک عەلی خوای گەورە فەرمێ ئین الله یأمرکم بالعدل والإحسان وإیتاء ذی القربى وينهى عن الفحشاء والمنکر. هەموو ئەمەی کە باسی لێواکەی 5 وەزارەتی لەسەر دامەزێ، وەزارەتی عەدل، وەزارەتی هەلی کار. یعنی تۆ کابرا چۆن ئەڵێ ئەوە لە ئیسلامە سیاسەتی تیانە؟ یا بۆ نمونە ئیمامی عومەر وەزیری پێغەمبەری نازدار بووە و پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام سوپای دروست کردووە و پێغەمبەری نازدار دنیایەک پرۆژەی هەبووە. دەرفەتم بن ئێوە من حەز ناکەم تۆ بشمێنە ئەو مۆزوعانەوە، دەرفەتم بۆ دروست بکەن بڕوا بکە پرۆژەکانی پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام زۆر پێشکەوتووتر بووە لە پرۆژەکانی حکومەتی هەرێمی کوردستان بە دڵنیاییەوە. کاک ماکوان قسە لەسەر مەسەن ئەرگۆمنتی ئەوان لەسەر میکانیزمی نوێی سیاسە، مەسەلەن قسەکە لەسەرەوەی ئێستا پەرلەمان هەیە، ئێستا مەسەلەن وەزارەت هەیە، ئێستا فلان فلان فلان. کەرەستەکەی بەردەستی ئەمەیە. ئێستا کەرەستەکەی بەردەستی من پەرلەمانە. من لەم ڕۆژانە لەگەڵ مامۆسایەکی ئاینیە بۆ مناقەشەیەکی جدیم حەزەکەم نەقڵی کەم بۆ جەنابە. ئەو پێم پەرلەمان کوفرە، ڕۆشتنی من بۆ پەرلەمان کوفرە و هەتا دواتر. وتم پرسیارەکەم سبەی تۆ دەستگیرەکەی ئەبرێتە بەردەم حاکم، ئەتوانی بە دادوەرەکە بڵێ نابێ بەو قانونە دادگای بکەی کە لەم پەرلەمانە دەرەچێ؟ ناتوانیت. باش وتم مناڵەکەت ناردووە بۆ مەکتەب، ئەم مەکتەبە بە قانون کارەکە، قانونەکە لەو پەرلەمانەوە دێت. ئەتوانی بڵێ ئەم مەکتەبەش کوفرە نابێ بخوێنرێ، بۆ نەخۆشخانەکەش ڕاستە. وتم نەخێرەمانە هیچی ڕاست نین. تۆ تقریبا بە تەمەنی ئەوتم دوای 10 ساڵی تر تەقاعود دەبیت. بەچی تەقاعود دەبیت؟ بە قانونی لە پەرلەمانەوە دەرچووە تەقاعود دەبیت. بتەوێ و نەتەوێ، پێت خۆش بێ و پێت خۆش نەبێ، ناچار بی و ناچار نەبێ پەرلەمانە هەیە، چ لێرە بێ چ لە عێراق. ئایا کۆمەڵی خەڵکی دەست پاک، دەم پاک، داوێن پاک، بەویژدان، خاوەن ئەخلاق، خاوەن باوەڕی تیابێ یا بڵێ حەقم نییە؟ کێی تیابێ بابێ، کێی تیا نابێ بابێ. ئەوە 4-5 ساڵ پێش ێسا پرۆژەیەکیان لە ئەنجومەنی وەزیرانەوە هێنا پەرلەمان ڕەبتی بە جێندەر و ئەوانەوە هەبوو. یعنی من کۆی پرۆژەکەم خوێندەوە ڕێک هەڵتەکانی کۆمەلگای کوردی بوو. باش ئێمە لە پەرلەمان بووین، بە دەنگی بەرز هەڵسای قسەمان کرد، بەرامبەری وەستاینەوە نەمان هێشت پرۆژەکە تێپەڕ بێ، ڕێی عاممان بۆ دروست کرد. ئێگەر ئێمە لەوێ نەبووینایە تێپەڕی، واتە کەرەستەکەی بەردەسی ئێمە ئەمەیە. باشە ساحەکە چۆڵەکەین، خۆپشاندانی شەر حرامە، لە پەرلەمان بوون و هەڵبژاردن حرامە، ڕەخنەگرتن لە سوڵتە حرامە، ئەی زوڵم و ستەمکاری و بردننی نەوت و تاڵانی زەوی و برسیکردنی خەڵک حەڵاڵە؟ جوان بەڵێ قسەکە تەواوە. وڵای کاک عەلی با یەک شت جەنابەت بکەم بۆ خەڵکانی کە ئەڵێن پەرلەمان حرامە، پەرلەمان بینایە، ئەبێ بڵێن قانونەکان حەڵاڵە یا یاساکان حرامە. پەرلەمان بینایە کە هیچی نێکیتیان نییە کە ئەوترێ ئەدەبیاتەکە پەرلەمان ڕاستە. پەرلەمان ئیشی خۆی کاک عەلی ئەبێ پێش هەموو شتێک بێ ئەوە بزانین ئێمە کە باسی سیستمێکەکەین، ئەم سیستەمە عیلاقی بەسەر ئیسلام نییە، ئەمە سیستمێکە پێوتە سیستمی دیموکراسی، هەمومان با متفق بین لەسەرەوە. بەڵام معنای ئەوە نییە ئەم سیستەمە دیموکراسیە تۆ نەتوانی ئیشی تیا بکەی. تۆ تا ئێوارە بڵێ سیستمی دیموکراسی سیستمێکی ئیسلامی نییە و سیستمێکی کوفرە، هەمومان متفقین لەسەری. بەڵێ ئەمە لە یۆنانەوە هاتووە، پێشتر ئێستا لە غەربا ئیشی پێکرێ، بەڵام ئەبێ بزانین تۆ چۆن شت حرام
مان هەیە تۆ کە کاتێک شتێک حرامەکەی باشە ئەبێ فەرعێک بێ لە تەسەورت بەشێک بێ لە تەسەوراتت تۆ کە نەزانی سیستمی سیاسی چی عیبە لە خۆتۆ بڵێ حرامە تۆ کاڵێ پەرلەمان حرامە یعنی چی پەرلەمان حرامە پەرلەمان دار و دیوارە خشتە چیمەنتۆیە یعنی چی حرامی ئەەکەی ئەوە بۆیە خەڵک سەری لێ شێواوە و دەسەڵاتیش زۆر جارەوەی ئەوێ مع احتراماتم بەکارکردنی خەڵکی ئەوێ نەک هەر لە کوردستانە لە زۆربەی زۆری جێگاکانی دنیاە یعنی تۆ پێ دوایە لە خلیجە ئەوانەی کە ئایان بینی کە عگاڵێکیان بەسەر زۆربەی زۆریان بەکەر کراون خۆ خلیج ئەمانەیەکی وڵات نین ئەمانە بۆ نمونە وەکو بەنزیلخانەیە گوان و عەلەمێکیان هەڵکردووە ئەیانەوێ کوردستانی وا لێ بکەن بەڵام کاکە کوردستان خوێنی بۆ ڕێژراوە بە سەد هەزاران خەڵک کوژراوە لە پێناوی ئەو نیشتیمانە ئەنفالی بۆ کراوە کیمیابارانی بۆ کراوە من ئەمە هەست و سۆز ناجوڵێنم من لە هیچ حیزبیەکانیم بەڵام ئەمەوێ شتێک بەو خەڵکە بەڕێزە بڵێمەوە برایانی عەزیزی من کاتێ تۆڵێک بۆ نمونە کە کاتێک گەڵێ پەرلەمان حرامە ئەبێ بڵێ یاساکە حرامە و یاساکە تۆ ئەگەر مطابقی کەواتە کاک ماکوان فکرەکە ئەمەیە من دامێڵم کەواتە ئێمە کێشەمان لەگەڵ یاسا هەیە وانی مەسەڵەن من وەکو خۆم ئیعلانم کردووە پێشیش لە پەرلەمان هەیە وتومە من هاوڕێکانم دەنگ نادەین بە هیچ یاسایەک دژی شێویستینەوە ئەگەر پێچەوانە بێ لەگەڵ سەوابتەکانی ئیسلامە لەگەڵ ئەو بەها باڵانەی لە کۆمەلگەی کوردیە چکە من دایماڵێ مەڵێم کاکە لە وڵات ئێمە هاتووە دووری قانون نییە یعنی ئەمشەو 2000 تەنکەر نەوتە دزن طبیعیە بەیانی یەکێتی و کاکە مناڵی مەسوولەکانی ئێمە لووتکەی دەسەڵاتی پارتی مەسە من لاولێرم باخسە لەسەر پارتی بکەم ملیاردێرە کاکە ملیاردێرە کەس لی ناپرسێ لە کوێ بوو زەویە وەرەگەی بای 13 ملیۆن مەتە بای 6 ملیارد دۆلارە یەک زەوی کە ترام 6 ملیارد دۆلاری هێڵەن سەرمایەدارە باشە ئیدرە بێ زانکۆیان هەبێ پاڵاوگەی نەوتیان هەبێ پرۆژەی سەکەنیان هەبێ کەناڵی ئەمە هیچ قانون نایگرێتەوە هیچی بەڵام مەسەن یەکێکی داما بڵێ خاستە جێ 5 ساڵ حکومەدرێت بابە من لەم وڵاتە تێگەی من لەم وڵاتام ئەو طبیعیە هەموو هێزی چەکداری هەبێت من پاسوانێکم نییە من ملانێکە ئاوا یعنی ئەو مەسەلەن ئێستا حالیان 270,000 کەس لە دەنگدانی تایبەتە ناوخۆ پێشمەرگە دەنگەدەن هەمووی ناچارەکە هەڕەشەیان لێەکە ئەو دوێنێ بە یەکێکیان وتو بۆکو نوکتەوەیە وتیان و ئەبێ قورئانمان بۆ بخۆی ئەگەر دەنگمان پێ نەدەی وتم کاکە وەڵڵا وتم کاکە وەڵڵای بیخۆن نە قورئانەکە وێ نە تەلاق بۆ زاڵم و لەژێر زەختە هیچ نییە یاچ فکرەکە ئەوەیە ئێمە لە نێو ئەم بەرهەڵسکاریان مەسەر من وێنەی خۆم بۆ نەقڵکەم من بەم موبایلی کە قسە لەسەر تۆکەم هەر بەمە بانگەشەیەەکە ئەوان ملیارها دۆلاریان پێ دان هەزار هێزی چەکداریان هەیە چەندین کەناڵی ئاسمانیان هەیە باشە تۆ بە منەڵێ ئەم ململانێش مەکە بڕۆرەوە ماڵ کاکە ئەزعەف الئیمان هیچ نەبێسە من بەدەنگی بەرز قسەیەکم ئەڵێ ئەمانە ستەمکارن ئەمانە ملیارها دۆلاریان پێ ئەمانە پارەی خەڵکی هەژاریان خواردووە ئەمانە پارەی هەتی و ئافرەتی بێهاوسەریان خواردووە یعنی لەبری ئەوەی بێ پشتم بگری لەبری ئەوەی بێ تەشجیعم کەی لەبری وەکو جەنابک کە ئەیکەی بە بەردەوامی تۆ دێڵێ نا تۆ بێدەنگ بە باو هەرستەمی زیاتر کە کاکە ئەمە من پێ ئەوەی کە من لە مناڵیوە لە مزگەوتا پەروەردە بووم لە مزگەوتی کانیتووە پەروەردە بووم لە سێ ئیبتیداییەوە لە دەربەنی خانە کاکە ئەمە لەو دینەی من ناجێ نابێتەوە ئەگەر تۆ ئەتەوێ خەڵک ببێ بە موسڵمان خزمەتی خەڵکەی زۆرینەی خەڵک لەگەڵ ستەمکاریان نییە کەواتە تۆ نابێ بڵێ ئیسلام حەقی بە ستەمکاریەوە نییە ئەبێ بڵێ ئیسلام دژی ستەمکاریە بەتاکید بەتاکید کاک عەلی ئەگەر سەیری سەدری ئیسلام بکەی ئیسلام شۆڕشە پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وسەلام کە هاتۆ شۆڕشێکی بەرپا کردووە و شۆڕشی پێغەمبەری نازدار عەلەیهی سەڵات وسەلام پێش هەموو شتێک بێ ئەوە بزانین کە شۆڕشێکی تەوحیدە بۆ پەرستشی خوای گەورە هاتووە بۆ یەکتاپەرستیە من ئەمەوێ عەرزی بەڕێزێ بکەمەوە و خەڵکیش هەمووی بزانێ ئینسان ئەگەر موسڵمان بوو دیندار بوو هیچ کاتێ زوڵم قبوڵ ناکە هیچ کاتێ ترسنۆک نابێ هیچ کاتێ لەبەر خاتری بژێوی خۆی نانی خەڵکی تر نان بڕاو ناکە ئەوەی کە موسڵمانە لەبەر خاتری ئەوەی کە ڕازگۆیە درۆ قبوڵ ناکە ئەوەی کە مسلمانە غەش قبوڵ ناکە چونکە لە مسلمانان نییە پێغەمبەری خوا فەرمێ من غەشە فەلەیسە منی هەر کەسێک کە مسلمان بوو ئەبێ بە دوای قوتی خەڵکیە ئەمانەتەکان بۆ بگەڕێنێتەوە من تەکفیری خەڵک ناکەم باسی ئەوە ناکەم باسی ئەوەکەم مادەم کە تۆ ئیدعای ئیسلامەتی و مسلمان بوونی خۆ دەکەی ئەبێ و زوڵمە لەسەر خەڵک لا ببرێ یعنی چی پیاوەتیە کە من بۆ خۆم ئێستا
زۆر جار لە زیندانەوە کە بۆم باسەکرا و تەلەفۆنم لەگەڵ کەس و کارا کردەوە یعنی وەڵا ڕۆشتون بۆ بەغا مەعاش بێننەوە ئەمە زۆر عیبە بۆ نیشتیمانێک بۆ وڵاتێک تو هەموو شەهیدە دابێت تازە بەتەمای ئەوە بیبچی اینجا خەڵکەکەی جوای لێ هاتووە کورەڵەقی چەکە بچنە سەر عێراق یعنی وەکو وایە من ننکم بە ڕەحمەت بێ حکایەتی بۆ گێڕاینەوە بە شەوانە لە ئەخیر ئاوی منی ژاتمەوە هیچیان نەیامێ هەستەکەم ئەم دەسەڵاتەی ژوای لێ هاتووە لە ئەخیر ئاڵێ منی ژاتمەوە هیچیان نەیامێ ئێوە خوێنی ئەوە مشەهیدە ئێوە هەموو توانایی کە ڕۆشتووە ئەمانە برا عتیسەکەی من ئێستا ئەیانەوێ کۆمپانیەکانی خۆیان بەس بەرز بکەنەوە و دەوڵەمەند ببن وەکو جەناب تەفەرمی ئەگەر ئەو خەڵکە تیان نەگەیەنین بێت و ئەو ڕۆحە شۆڕشگێڕیە ڕۆحە گۆڕانکاریە لە ناخیانە دروست نەبێت چۆن پێغەمبەری خوا صلی الله علیه و سلم دروستی کرد لە ژیانیا گۆڕانکاری ناکرێت خوای متعال لە قورئانە فەرمێ إن الله لا يغير ما بقوم حتى يغيروا ما بأنفسهم کەواتە ئەبێ ئەو خەڵکە بزانێ ئەگەر بێت و بێدەنگ بن لەو حاڵەی کە هەیە دەوڵەمەندەکان دەوڵەمەندتر ئەبن فەقیرەکانیش فەقیرتر ئەبن ئەم عیبارەتە حەزەکەم بە جوانی لێ ئێستاوای هاتووە بە دڵنیایی بێ خەڵکە بزانێ کاک عەلی بێ ئەو خەڵکە بزانێ ئێوە بێ وعد بن بۆ خەڵکە کە ئەو گەنجانەی کە تازە پێگەن پێویستیان بە حیاتە پێویستیان بە ژیانە پێویستیان بە سەکەنە پێویستیان بە ژنهێنانە تۆ پێویستە احتیمام بیتەوە بە گەنجەکان حیزبەکانی تر کە هاوچێوەی جەنابتن و دڵسۆزن پێویستە احتیمام بنەوە بە گەنجەکان بە کچان و بە کوڕانیان یعنی من بەداخەوە ئەوەندەی تەماشاکەم هەستەکەم بە تایبەتی بەناو ئیسلامی و عەلمانیشەوە لەگەڵ ڕێزم هیوادارم ئەو مۆدێلە لا ببرێ لە هەموو لایەکتانە کچەکان زۆر بە قووەترن لە کوڕەکانە لە کوردستانە احتیمام بنەوە بە کچەکانیش ئەوانیش گۆڕانکاریان پێکرێ هەستەکەم بەس احتیمام دێتەوە بە گەنجی نێرینە بە نێرینەکان احتیمام بنەوە بە مێینەکانش مێینەکانیش تیان پێکرێ بڕوا بکە کاک عەلی بەدەست ڕەنگ باسی عێراق کرد وێنێ لای تۆ ڕوون نەبوو بێ بەڵێ ئێستا لە دەرەوەی عێراق ڕێکەوتن لەگەڵ عێراقا لای پارتی یەکێتی دەرەچێ بۆ ژیان نەماوەتەوە یعنی ئێستا لەگەڵ عێراقا نەبێ بسودوو مانگی ترەمان ناتوان یەک معاشی خەڵک بن بە بسودوو مانگ تاقیمان کردوێتەوە تێگەی من باوەڕم بە تەسلیم بوون نییە بە عێراق وەک چۆن بە ئێران و بە تورکیاش نییە بەڵام بژاردەی دروست ڕێکەوتنە لەگەڵ عێراقا تۆ نەوتەکە لە بریەوەی بدزرێت با بترێ بە سۆمۆ بیفرۆشە و موچەی خەڵک دابی بکرێت یعنی تۆ ناکرێ ئێستا حکومەتی ئێمە خۆیان ئەڵێن حکومەت ئەوەی ناوی موەسسە و بینای حکومەت و چییە 32 میلیارد دلار قەرزار بێ بەڵام دەسەڵاتدارانی بنەماڵی تاڵەبانی و بەرزای خۆیان میلیاردێر بن ئەکرێ ئەمە نابێ کارەکار ئەوە نییە دەوڵەمەند بووە دەوڵەمەنی تەبیعیش دەوڵەمەند نابێ لووتکەی دەسەڵاتی پارتی یەکێتی دەوڵەمەندە بن یعنی نەما کۆمپانیا تەندەر وەرگێ تەندەروش نەماوە من پێ دەڵێم لە مەرحەلەیەکی خراپە ئەنجا جیلی دوای ئەمان خراپترە بێت ئەوانەی کە دێن ئەگەر نیان گۆڕین ئەگەر لە حکم بمێنەوە یعنی تۆ معقولە مناڵێکی 20 ساڵان کەناڵی ئاسمانی هەبێت زانکۆی هەبێت دەستگای خێرخوازی هەبێت پاڵاوگەی نەوتیە بای 2 میلیارد دلار کەس نەئەزانێ نەوتی خاو گازوایی لە نێرێ بۆ ئەوێ کاکە لە حاڵەتێک نەفسی زۆر خراپای ئێمە یعنی من مەسەلەن بۆ نمونە ئەبینم مناڵێک وەکوتم یەک زەیوەرەگە بای 6 میلیارد دلارە 600,000 دەفتەر ئافرەتێکی بێ هاوسەر سنگیان بڕیوەتەوە 3 مناڵی هەتیوی هەیە تەلەفۆنەکە بۆ من عیلاجێکی سەرەتانیە بێ باشەوە عیلاجەکەی بۆ پێ دوای خەمی کرێکەی خەمین کاکە ئەم نەدادیە ئەوەی یعنی سە خەڵک کاک ماکوان زۆر قەزای لەبیر چۆتەوە لەبەرەم ناداتیە زۆر قەزای لەبیر چۆتەوە کە خەتەرە ئەمەها بە تایبەتی بیرچوونەوەی قەزای نیشتیمانی وای لێ هاتووە ئەڵێ بەس موچەکەم بێتر قەینا بە ئەوان هەر بدزن باشە بەس موچەکەم بێ قەینا بە ئەوان هەر قاچاقی کردن بڕۆ سیر کە بزانت حسابم کردووە و ڕۆژە بەناوی و بەرهێنان و 80,000 دۆنم زەویان بردووە بەخوا قەسەم کەس لە هەولێر لە دوهۆک لە سلێمانی پرۆژێ وەرناگرێ شەریکیان نەبێ لەو لا ئیدارەی گشتی لەم لاش دووسێ کۆمپانیانێ تەسەورەکەی چیان کردووە تەسەورەکەی تەمە ئەخیرەکەیەتی لە هەولێر دوکانی شەربەت و پاکلاوەیە جاران سەحەب پشکنینی بۆ کرد بزانێ باشە یا خراپە شتە داهیانە بە کۆمپانیاکانی خۆیان پەرداکە شەربەت پشکنین بۆکە یە ئەڵێ بە 100,000 بیتێ کابراتێڵە علی 6 پەرداک شەربەت یا بردە و 600,000 لێ سندم بۆ خۆم چەندم بۆ مێنێتەوە یعنی بڕۆ فیتەرەکانی سەناعە ئەڵێ کاکە وەڵڵای ئەوەی دەستمانەکەوێت لە نەتیجا لە سا بسپێن سی بۆ خۆمانە مێنتووە هەموویمان لێسێنن بە ناوی جیاوازەوە نادادی یعنی ئەم نادادیە هاوڕێی بەڕێزم زۆر شتی لەبیر خەڵک بردووە بابن پرسیارە لە جەناب خەتەرترین شتەمێ هاوڕێ ئەبێ شتێ لە پارتی یەکێتی وەرگرینەوە زۆر
لافی نیشتیمانی لێدەن بەسەر ئێمە. باشە بەس پرسیارەکەم ئەمەیە باشە بۆچی خەڵک دەنگیان پێەیە تا ئێستاش ئێستا باسی ئەوەشەکەم ئەمە زۆر گرنگە باسیەکەم من پێم وایە یەکێتی و پارتی دوو هێزی نیشتیمانینی نانیشتیمانین بۆ ئێمە چەندێکە هاوارەکەین ئەبێ سوپایەکی نیشتیمانیمان هەبێت ساڵە ڕێگرن لەوەی سوپایەکی نیشتیمانیمان بێڵێن نەخێر بێ سوپایەکی حزبیمانە بێت ئەڵێن کاکە با زانکۆی نیشتیمانیمانە بێت معقولە ڕاگری کۆلێژەکان و سەرۆکی زانکۆکان داوای کۆپی کارتی دەنگدان لە کاربند کەن بۆی بزانین دەنگ بە کێ دەی یا نایدەی باشە ئەڵێن کاکە با دادگایکی نیشتیمانیمان بێڵە نابێت دادگای حزبیمان بەڵێ خۆم نووسەر داوام کرد کە دکتۆرا بخوێنم وتیان لە بەرەوەی یەکێتی و پارتینی وەرە ناگیری ئاسەیکە کەواتە ئەمانە دوو هێزی نانیشتیمانین یعنی هەرچی هەستی نیشتیمانی و خەڵکی کوشتویانە کاکە من چۆن وانەی نیشتیمانی بە گەنجێ بڵێم وەڵە بابە کوڕی دەسەڵاتدارەکە ملیاردێرە ملیاردێر کەناڵی ئاسمانی یاقل کوڕ کەناڵی ئاسمانی هەیە باوکی هەیەی مامەیەتی هەیەی حەزبی هەیەی باپیریش هەیەی بەدەقەش دۆلار سەرفەکە ئەمانەڵێن یەکێتی خراپترە لە پارتی یەکێتی عەلەمی قاچاقچێتیەکە وەڵڵا تۆ لە فکری سیاسیا خوێندووتەوە ماستەری هەیە یەک حەزبم بۆ بێنە لە دنیا لە بەرزەکانەوە قاچاقچێتی کە هی مریشک هیلکە تخواوەرە گۆشتی گەنی و بێری بە قاچاقی بیدێت هاوڵاتی خۆت هێلکە بڵێ بە گومرگ مەمنوعە بە قاچاقی طبیعیە جگەرە بە قاچاقی بێری مەشروب کاکە ئێمە ڕوبەڕووی ئەم فۆرمە لە حکومڕانی بووینەتەوە یعنی ئەوەی کە پێ ئەوڵە کلیپتۆکراسی حکومڕانی چەتەکان ڕێک سموری هەرێمی کوردستانەکە مۆبۆکراسی واتە حکومەتی سەرسەریەکان ڕێکنی ینی مەسەل دادگاهی منە سوپایی منە سارزویان هەبێت دوام ڤیدۆی منوتۆ منەگرن کەس قسە ناکە خۆیان چییە دادگات کێ هەیە بڵێ بۆت نییە بیکەی تێگەی پرسیارێکە کرد زۆر گرنگە هەر بەجددی بۆ پارتی وێکێتی زۆری نێنە من هەڵبژار پرسیەک بە نمونە بۆ برای خۆمێنمەوە 21 لە 164 خەڵک نەچوو بۆ دەنگدان ئەر نەچوو لە 136 خەڵک چوو ئەوان لەو لە 136 بەکڕین بە هەڕەشە بەهێزی چەکدار ناچارێکەکەی دەنگدە بە ڕێکخستنی خۆی لە 125 لە 1 ناچێت ئەوە مشکلە گەورەکە ئەمە مشکلە گەورەکەی ئێمەیە یعنی ناڕازیە لە دەسەڵات لەبەر دەسەڵاتەکە ناچێت بۆ دەنگدان کە دەسەڵاتەکە حەزی لەوەیە یعنی یەسێکی و پارتی حەزەکەن ئەوەی دەکدەری ئەوان نیە نەچێت بۆ هەڵبژاردن ئەمیش بە حەزەکەی ئەوە زۆر خەتەرە ئەو نەچوون بۆ دەنگدانە زۆر خەتەرە کاک عەلی ئێمە پێویستمان بە دووشت هەیە بە تایبەتی لە ناو ئۆپۆزیسیۆنان لەوانەی کە لە ناو دەسەڵاتانین پێویستە یەکەمیان بە خۆیانە بچنەوە نەقدی ذاتی خۆیان بکەن نەقدی ذاتی واتە ڕەخنە لە خۆیان بگرن چکە احتراممەیە بۆ جەنابیشت ئەوانەیەشی کە لە دەرەوە یەکێتی و پارتی هەوڵەیەن یەکێتی و پارتی چۆنەڵی ڕازی بکەن بۆ ئەوەی شتێکیان دەست بکەوێ ئەوانی ژەڵێن بامەش بێ بەش نەبین ئەمە ئەزانێکی کاک عەلی بایەکشت هەیە بیزانی برعزیزەکەی من لەناو هەموو سوڵتەی دەسەڵاتێکە لە هەموو ئەکادیمیەکانی دنیاە کە ئەخوێنرێ هەڕەمێکی سوڵتە هەیە ئەوەی کە لە سوڵتە و دەسەڵاتایە ئەڵێن باشە هیچ کێشەیەکی تیا نییە دوای ئەوەی کە لە دەسەڵاتایە یەیتە خوارەوە مەجموعەیەکی تایە ئەمانە کە پیان ئەوترێ لێدەرێک خوارد سوڵتەی دەسەڵاتەوە ئەمانە ماستاوچیەکانن ئەگەر بە تعبیرێکی شەقامیانە بێڵێم لە خوار ئەوانەوە خەڵکێکی تایە پێ ئەوترێ نوخبە خەتەرترین شت ئەو کەسانن کە لە نێوانی دەسەڵات و نوخبەیان چونکە ئەوانەی کە لە بینی دەسەڵات و نوخبەیان ماستاوچین نایانێ ساحەبی کۆمپانیاکانن ساحەبی شتەکانن نایانەوێ خەڵک سەر بکەوێتە سەرەوە ئەو کەسەیشی کە معاناتی هەیە نوخبەکەیە کە هەموو کۆڵە قورسەکە کەوتۆتە سەر شانی جەناب و دووشتی زۆر گرنگت وروژان من یەکەمیانم زۆر لامە بەستە حزبەکانی دەرەوەی پارتی وێکی تێوە نەگلێن نەبن بە بەشێ لەمە مەسە من تەجروبەیەکم هەیە لە 2009 تا ئێخەوە زۆریشم بینیوە من کاڵوێستم دروست کرد یەکشتم ویست بۆ ئەوەی بتوانی بەردەوام بی لە کوردستانە بەرامبەر بە پارتی وێکێتی ئەبێ خەرجیت نەبێ خەرجی گەورە مانگی 25 دەفتەر و 30 دەفتەرت هەبێ ناچاری لە نێچیروان وەرگری لە باڤڵ وەرگری لە مەسعود بەرزانی وەرگری لە ئیدارەی گشتی یەکێتی وەرگری لە فلان و پات زۆر خەتەرە ئەمە چکە هیچ حزبێکی نییە لە دەرەوەی یەکێتی و پارتی بتوانێت مانگی 25 دەفتەر پیاکە نییە شتیوان نییە
کەناڵی ئاسمانی و بارەگا لە هەموو شارێک و لە بری ئەوە مەسەلەن من هاتووم چی بکردووە لەگەڵ هاوڕێکانما هەر قەزایە گروپێکی واتسەپی بۆکەینە بارەگا میدیامان نییە سۆشیال میدیا بەکارێنین کە تۆ مەستوفی مانگانە 4-5 ملیۆن دینار بوو هەر چۆن بێت تەرتیب بکرێت باوەڕ کە ئەمە خاڵی لاوازی حیزبەکان بوو خەرجی زۆر ناچاری تەنەزولی سیاسی تەکا یەکێتی و پارتی پارە نادەنە یەکێک بەرامبەریان بوەسێتەوە یعنی باشە بۆ چیە بێ ئەوان پارە بن بە خەڵک مەگەر سەرۆکە سامانی ئەمە مشکیلەکەیە لە 2013 بۆ ئێستا بودجە نییە لە وڵاتە پارە نییە پارەی وڵاتە لای پارتی یەکێتیە لای بنەماڵەی بەرزانی و تاڵەبانیە لای حکومەتیش نییە یعنی لای حکومەتیش نییە چکار خۆیانن ئەمە حزبەکانی تر بەرەو فەسادە بە ناتوان بەرامبەریان بۆسینەوە بەدیلی ئەمە حەل چییە ئەبێ خەرجی نەبێ خۆی بێ منت بیت با قسێ بکەم کە عالیزانی وا شایدە نییە بەقەدەر پارتی یەکێتی بێت و بەقەدەر یەکێتیش پارتی بێ نەنە من وتومە جیاوازیەکەیان وەکو کەرەوز و معدەنووس وایە هێز نییە لێکی جیاکاتەوە یعنی یەکشت نییە پارتی باوەڕی پێ بێت شەریکە بەشن ڕاستەکەی من واموت گلەییان کرد پارتی باوەڕی بە سوپای نیشتیمانی یەکێتی باوەڕی پێ نییە پارتی باوەڕی وایە دادگا بێ حزبی بێ یەکێتیش باوەڕی وایە دادگا بێ حزبی بێ معاونی مەکتەب آخر معاونی مەکتەب هیچ نییە لێرە پارتی نەبینیە لەو لامەکێتی نەبینیە یعنی زۆر لە یەکەش نەمدوو حزبە بابم پرسیارێکی تر بکەم لە بەڕێزت یعنی زۆر جار کابینم پاپێڵ هەر لە خۆی وڵە ئەیڕوخێنین ئاخر باشە چی ئەڕوخێنێت ئەوە ویستم ئەوە پرسیارە بکەم خۆ مشکلەکە ئەوەیە ئەمان مخاتبەی عقلی خەڵک ناکەن مخاتبەی عاتیفەی خەڵکەکەن خۆ 33 ساڵە یعنی لە ڕیفراندۆم و دواتریش بگرە پێشتر هەر شەڕی ناوخۆش بەیەکەوە کردیان ینی هەردووکیان کردیان هەموو حکومەتەکان هەر بەیەکەوە بوون یعنی یەکشت نییەکێتی و پارتی بەیەکەوە نەبوون یعنی ئەوان شەڕیش و شایشیان بەیەکەوەیە هەر بەیەکەوەیە هەموو شتێکیان بەیەکەوە یعنی ئەزانین چۆنە کە ڕێیەکەون سەروەت و سامانی وڵات دابەشەکەن کە شەڕەکەن کوڕی خەڵک بەکوشتە دەن دوو بەڵای گەورە بوون باوەڕ کە هەستی نیشتیمانیان کوشت تاکی کوردیان زۆر دواخست ڕێگریان کرد لەوەی ئێمە مؤسساتمان هەبێ لە وڵات سەرچاوی دارایی جەنابە لێکەوەیە با منەوە پرسیار لە جەناب بکەم ئێمە کاکماکوان بۆ ئەوەی سەرچاوی داراییمان نەبێ یەک ئۆفیسمان هەیە یەک ئۆفیس ئەویشی ئیشە بەشی هەڵبژاردن و قانونی تایە خانوویەکمان گرتووە بەکرێ بە 2 ملیۆن دینار ئێمە توانین 2 ملیۆن بدەین یعنی من خۆم مەعاشەکەم 7 ملیۆنە برادران تریشمی و هەندێک برادریشمانەیە هاوکاریمانەکەن مەسەلەن هەموو فلێکسانەی کە لە هەولێر و دۆکەوە برادران هەمویان دڕان فلێکسەکانی من هەمووی بای 4 دەفتەر بووە شەریکەی تامین نییە لە کوردستانە بۆ قەرەبوو بکاتەوە کاکەەوە فکریان مەدەدێ باوەڕ کە بەیانی شەریکەیەکی تەمین دانێن خەڵک ناچارەکەن بە زۆر بێ خۆی تەمین کە دوای قەرەبووی کەس ناکەنەوە ئاخر خۆ شەریکەی تامین شتێکی خراپ نییە بۆ مەرجەی کە لە خزمەتی زۆر بوویمە بەس ئەمانی سە و فکرە وەرگرن ئەچەند زۆر خراپتر یەکەن ئەوە تۆ شتێکی تر ئێستا خەڵک هیچ کەسێ نییە گومانی هەبێ لەوەی حکومڕانی زۆر خراپەیە لە کوردستانە مەسەن زۆر کەسێڵی بۆ پارتی یەکێتی زۆری نێنن لەبەرم هۆکارانەی خوارەوە هێزی ئەمنی و سەربازی ناچارەکەن هەر ڕەشەیان لێەکەن ئەوە دەنگ بن هەردووکیان نزیکەی 250,000 دەنگدەری سابتیان هەیە بەڕێخستن و بۆ نمونە میدیاکار و کۆمپانیاکە و چی ئەمە بن دەنگ بن پاشان ئێستا دیاردەیەکی زۆر مەترسیدار دەست پێ کردووە کە وێنەی نەبووە پێشتر دەنگکڕین چۆن بۆ نمونە لە ژاراوە لە کفری لە شارە زور ئەچنە ماڵێک لە دەشتی هەولێر ئەڵە تۆ 5 کەسی ئەو $500 کۆپی کارتی دەنگدانەکەمان برێ ئەچی دەنگەدەی واتە دەنگکڕین واتە ئەمە خراپترین شتەیەکێتی و پارتی پێی گەیشتون کە لەما ڕاستی بڵێم یەکێتی تۆخترە ڕاستگۆ بم لەما یەکێتی تۆخترە ئەڵێ ویژدانی خۆتم پێ بفرۆشە ئەخلاقی خۆتم پێ بفرۆشە باوەڕی خۆتم پێ بفرۆشە دەنگ ئەوەیە ویژدانە ئەخلاقە باوەڕە یعنی خەڵک فێری ویژدان فرۆشیەکەن خەڵک فێری بە $100 یعنی تۆ ملیارها دۆلارت لێ دزیوم $100 مەدەیتێ بۆ ئەوەی من دەنگت پێ بدەم تۆ بەردەوام بی لە دزینی ملیارها دۆلاری تر ئەمان بەم 3-4 ڕێگا دەنگکان کۆکەنەوە و ئەو زەختە زۆرەی لەسەر ئێمەمانانێ مەسە میدیات نییە من لە هەولێرە یەک فلێکسم نەماوە ها یەک دانش بڕۆی هەرچی فلێکسی پارتی لە جێ خۆیەتیەکی لە جێ ئەوانەی من هەمویان دڕاندووە باشە ئەوان قبوڵیان نییە تۆ باگنەشەکەشکەی خەڵکە ناڕازیەکەش ئەڵێ کاکە هەڵبژاردن هیچ ناگۆڕێ
هیچ لە دۆخەکە ناگۆڕێ من ناچم بۆ دەنگدان کەواتە بەمە باشە یەکێتی با پارتی ئەمێنێت. پرسیارێکی ترێ لێ بکەم بۆ ئەوەی زیاتر وعی خەڵکەکە بکەینەوە. یعنی تۆ چه پرۆژەیەکت هەیە بۆ نمونە یەکێ لەو پرۆژانەی کە زۆر گرنگە لە لای تۆ باسی بکەی بۆ ئەو نیشتیمانە بۆ ئەو خەڵکە چییە؟ کاک ماکوان ئێمە لەسەر دیدگا ئیشمان کردووە، لەسەر ئایدۆلۆژیا ئیشم نەکردووە. دیدگا چییە؟ مەسەلەن دیدی من بۆ ئەوەی ئەمە هەڵبژاردننی عێراق پەرلەمانە دوو ئاستمان جێگیر کردووە، ئاستی ژیاری، ئاستی نیشتیمانی. ئاستی ژیاری چییە؟ ژیان چۆن موچەی مامۆسایە لە هەریەم هاوشێوەی موچەی مامۆسایە بێ لە بەسڕە لە کاتی خۆیان بێ دەرماڵی هەبێ پلە بەرزکردەوەی هەبێ ئەوە هەبێ. چۆن لترێ بنزین لە عێراق 450 دینارە باشە، بەڵام لێرە 1100 دینارە. بەرمیلێ گازوایل لەوێ 700,000 لێرە 210,000. ڕێگەکە ئەمەش ئاسانە ڕێگەکەی ئەمەش زۆر ئاسانە. ئەمان 50,000 بەرمیل نەوتی ڕۆژانەوە رەگرن ئەڵەن خۆمان پێداویستی ناوخۆوەرەگرن عێراق بۆمان منێرە 50کە بدەرەوە عێراق بکۆ و دەسەکەوێ خۆشی دابینی ناکە. تێگەی لێ چۆن نەخۆشخانەکانی ئێمە هاوشێوەی شارەکانی تری عێراق دەربانیان هەبێت، چۆن گەرمی هەموو جوتیاران هاوشێوەی تری شارەکانی عێراق بکرد. باوەڕکە خەریکی مەساڵحی شخصی نەبیت ئەمانت بەدەستیە لە بەخابی بچڕی. ئەمە دیوێکی واتە دیوە ژیاریەکەی بەنداو بۆ نمونە سدود لە عێراقا قانونیان مرکزیە. ئێمە توانین ئیسیفادە لەم قەرار و فەقرە قانونیە بکەین کۆمەڵە سەدی زۆر لە هەرێمی کوردستانە دروستکەین. یعنی ئەمە بیرۆکەیە بەدوایەکی بەدوای مەشاکلی خەڵکاتوادات. بابەتێتر بابەتە نیشتیمانیەکەیە. بۆ نمونە زۆر بابەتی دەستور هەن کە بەسوودن بۆ هەرێمی کوردستان. کاکە زمانی کوردی زمانی دووەم نییە لە عێراقا، زمانی فەرمی و زمانی یەکەمە لە عێراقا. کۆمەڵێ مادەی گرنگی دەستوری هەن پەیوەندی بە بەرژەوەندی نەتەوەی و نیشتیمانیە. من یەک نمونەی بەسیط بۆ برای خۆم باسکەم. وەزیری خارجی کوردە لەناو کوردیشا پارتیە، ئەزانی بە قانون لە عێراقا ئەبێت لە هەر سەفارەتێکی عێراقا نوێنەرایەتێکی هەرێمی کوردستان هەبێت نیان کردوێتەوە هەبێت. ئەو کاتە کوردەکە ڕێکەچێ بۆ نوێنەرایەتەکەی خۆی لە سەفارەتەکە و ئەمە وردیەکەی تۆ بۆ سەدان شتیتر. ئێمە پشوو درێژانە لەسەر ئەم دووپایە ئیشەکەین. یعنی لەسەر مەسەلەی ئیداری و خزمەتگوزاری، ئیداری و خزمەتگوزاری نیشتیمانی شەردووکی. نیشتیمانی واتە هەرێمی کوردستان چوارچێوەیەکی دەستوری هەیە لە ناو عێراقا. ئێمە باوەڕمان بەوەیە هەرێمی کوردستان ئەبێ بەهێز بێ یەک دنیا مادەی دەستوری هەیە پێوەست بە هەرێمی کوردستان وێ جێبەجێ نەکراوە لە زمانەوە بۆ سیاست بۆ کللتور بۆ فەرهنگ بۆ زۆر شتی تایە. ئەتوانین چیە لەسەر کەرکووک لەسەر ئەو لاو شەندا بڕاوانە لەسەر بەشێکی تایبەتمان تەرخان کردووە بۆ ئەبێ تەفعیلکردن و فۆرمێکی نوێ ئەوەی لەسەر مادەی 140 هەیە. بەم فۆرمەی ئێستا مادەی 140 جێبەجێ بکرێ ڕەنگە لە حزبەت یاریێمی کوردستانانە بێت. بۆ معلوماتت یانی ئەمان ورد نین لە یازال بڕۆ بزانە عەرەب چۆن ئیش لەسەر کەرکووک وانەکە. کاک ماکوان یەک خاڵ زۆر سەیری بۆ باسکەم. ئێستا هەڵبژاردنە لە کەرکووک وانییە ئێمە فریان نەکەوتین لیستمان هەبێت لە کەرکووک بەس لەم سێ شارە هەمانە لە کەرکووک نیمانە فریان نەکەوتین. ئیمکانیتشمان بەڕاستی نەبوو زۆر بێ ئیمکانیت بووین. بڕۆ سەیرکێکێتی و پارتی ئەوەنە تەرکیزیان لەسەر شەڕەدنوک و قسەوتن بە یەکە لە کەرکووک بە وتارەکەی هەردووکیانەوە باڤڵ تاڵەبانی و مەسعود بەرزانی تەرکیزیان لەسەر عەرەب و تورکمانیە. کەواتە هێزی نیشتیمانی نینەمانە. بەرحاڵ کاک عەلی خۆی گەورە کارمان بۆ ئاسان کە من یەکشتیتر هاوڕێ ئەزانم ناخۆشە ئیسەم قسە تۆی سە دوایمەی منە چیتۆ بۆ زیندان ئەم قسەم زۆر لا ناخۆشە وەی ئینشەڵا خوای گەورە ڕزگاری بە جەناب دوای جەنابەت بە جەنابی مامۆساکرێکار و هەوو ئەوانەیە ئامین سپاس دەکەم کاک عەلی. من بەڵێ بەم فۆرمەی ئێستا لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه وسلم و ئەصحابە هەڵبژاردن نەبووە بەم فۆرمەی ئێستا. چۆن بەم فۆرمەی ئێستا لە سەرەتای ئەمریکا هەڵبژاردن نەبووە لە ساڵ 6 خەڵک بەشداری کردووە. لە یۆنانی کۆنا بەم فۆرمەی ئێستا نەبووە. یعنی ئەوانیش گۆڕانکاریان بێ کردووە. ئایا ڕەوانیە ئێمەش فۆرمێ لە گۆڕانکاری بکەین و یعنی بە مطلقاً ئێخوا بێ لە سەردەمی پێغەمبەر صلی الله علیه و خۆپیشاندانیش نەبوو وانییە؟ نەبووە. چۆن نەبوو؟ بەم فۆرمەی ئێستا بڵێن ینی بەم فۆرمەی ئێستا حەزەکەم ینی دیدی تۆش لەسەر ئەمە بزانم بەجددی بۆ من وەکو دیندارێک زۆر ڕوبەڕووی ئەمە بمەوە
زاني چی کاغاری بەنسبەتی هەڵبژاردنەوە پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام هەڵبژاردننی کردووە لە پەیمانی عەقەبەی یەکەم و دووەمە فەرمی عەرەفوا عەلەیکم عورەفاکم ئادێ عەریفەکانتان کێن خۆ جارێکە ئەوترێ عەریف و نەقیب و پێغەمبەری خوا فەرمی عەرەفوا عەلەیکم نوقەباکم لە پەیمانی دووەمە عەقەبەی دووەمە نوقەبەکانیان هەڵبژارد اینجا پێغەمبەری نازدار عەلەیهی سڵاتو وسەلامە فەرمی ئەگەر سێ کەس دوو کەستان چوون بۆ هەر جێگایەک ئەمیرێک بۆ خۆتان هەڵبژێرن ئەمە مەگەر هەڵبژاردن نییە ئەی ئەمیر هەڵبژاردن چ معنایەکی هەیە ئەوەگە دوو کەس ئەمیرەکەش ئەمینترین خۆی قسەکەم لەسەر هەڵبژاردنە باشە ئەی پێغەمبەری خوا عەلەیهی سڵاو وسەلام کە دوو کەس هەڵبژێرێ سێ کەس هەڵبژێرێ ئەی ئەولاترە خەڵکێکی زۆر کە خەڵک هەڵبژێرن لە سەردەمی خلافەتی راشدینە خلافەتی پێگەشتووی سەیدنا ئەبوبەکر و عومەر و عوسمان و عەلیە حەسەنیش طبعاً كان بينش خليفة راشدين إمامي أبو بكر إمامي عثمان وإمامي علي بهالبشاردين البشير راهون شش كانديد بون لدواي شهيد كردني طبعا يشتا إمامي عمر رضامندي خوي دبي شهيد نكرابو شش كسي كانديد كرد لدواي خوي كوميسيوني كي بو بيجينا جاوب سبلاتو سير بلام كوميسيوني كي بو بك بيجينا بس بالضبط دوكو كوميسيون وابو پێغەمبەری عفوا ئیمامی عومەر فەرمی باشتەش کەس بن و حوتەمیان عومەر بێ یعنی عەبدوڵای کوڕی بێ کە عەبدوڵا بۆی نەبوو خۆی هەڵبژێرێ بەڵام ئەگەر اختلافێک کەوتە بەینیانەوە بۆی حەسبی اختلافەکە بکات ئەو بۆی نەبوو خۆی کاندید بکات کوڕەکەی لەبەرەوەی کوڕی خەلیفە بوو شەش کەس خۆیان هەڵبژارد لەم شەش کەسە سیانیان تەنەزولیان کرد بۆ عەلی کوڕی ئەبی طالیب و عوسمانی کوڕی عەفان و عەبدوڕەحمانی کوڕی عەوف عەبدوڕەحمانی کوڕی عەوفیش تەنەزولی کرد بۆ هەردوو کاندیدەکە وتی ئەگەر ئێوە کۆمیسیۆنەکە بەنە دەست من هەڵبژاردنەکەتان بۆ ئەنجام بەم ئەوە من کۆتایی بە کاندیدێتی خۆمێنم ئەوە بوو کاندیدەکەی واز دێنە 24 سعات یا شەو ڕۆژێکی ڕێک ماڵ نەما لە شاری مەدینەیە عەبدوڕەحمانی کوڕی عەوف ڕەزا و ڕەحمەتی خوای لێبێ نەچێتە ناوی چۆن ناو ماڵەکان دەنگەکانی هەمووی هێنا لە ئاخیرا دەنگەکەی لە مزگەوتە دابەش کرد کە زۆرینەی دەنگەکان عوسمانی کوڕی عەفان بوون بەڵێ معروفە یعنی بەڵێ یعنی عینەن کۆمیسیۆن و عینەن شەوە هیچ کەسێکیش ناتوانێت بە باش پێ بڵێم دیموکراسی سیستمێکی زۆر پشەڵە زۆر زوو هینی پێکرێت یعنی اختراقە کرێت ئێستا بڕۆن لە ئەمریکایە بۆچی جوولەکە دائیمەن دەسەڵاتی تەواوی هەیە بەسەر ئەمریکایە خۆ جوولەکە ئەوە بەقووەت نین لە ئەمریکایە لۆبیەکانی جوولەکە دائیمەن ئەو کاندیدانەی خۆیان هەڵەبژێرن پارەیانێنێ جەناب دەزانی لە دیموکراسیا کاندید خۆپاڵاوتن پێویستی بە پارەیە تێگەی سیستمی ئەمریکا سیستمێکی سەرۆکایەتیە سیستمە پەرلەمانیەکانی جا ئەوە لەبەرەوە لۆبیەکانی جوولەکە اختراقی دیموکراسیان کردو دیموکراسی زوو اختراقە کرێ یعنی سەیری کە پۆتین چۆن اختراقی ئەڵمانیا زوو شێوەشێ گۆڕێ بڵێ جا لەبەرەوە ئێمە کە ئەمانەیە فۆرمێکی ئیسلامی موسڵمانانە کار بکەین نامانەوێ خەڵک من بۆیە حەز ئەەکەم مسلمانان سەرکەوتوو بوون ئەوەی ئیدعای ئیسلامەتی ئەکا سەرکەوتوو بێ لەبەرەوەی خەڵکە بێت دەست پاک بێ داوێن پاک بێ چاو پاک بێ قاش پاک بێ ئەمانەتی ئەو خەڵکە بگەڕێننەوە بۆیان جا من نصیحەتی تۆیش و ئەو هاوڕێیانی خۆشەمەکەم بە تایبەتی لەناو ئەو بەرابەرزانی تریشا کە من ئینتیمان بۆیان هەیە لەناو ئیسلامیەکانە بەگشتی بە مسلمانان بە تایبەتی حتا پیا و باشانی ناویەکێتی و پارتی کاک عەلی لە ناویەکێتی پارتیشا خەڵکێکی مسلمان و باشیان هەیە خەڵکێکی دڵسۆز و نیشتیمانیان هەیە ئەوانیش حەز بە چاکسازی ئەکەن من نەزانم لەوانەیە من لەوکو ئێوە فۆرمێکی حیزبی مۆر نەگرت بێ بۆ خۆم بەڵام من حەز بە سەرکەوتنی ئەو نیشتیماناکەم حەز بە سەرکەوتنی دەیان کوڕی چاکی وەکو تۆ بەڕێز ئەەکەم کە طموحێکتان هەیە ئەمانەتێکتان لەسەر شانە هیوادارم بەم نەمەتەی ئێستا بەم شێوەی ئێستا کە ئیش ئەکەن نەگۆڕێن بڕۆنە پێشەوە یعنی سەیری کە کاکە عەلی برام تۆ گەرەتەوێت سەرکەوتوبی لە ژیان تا سەیری ژیانی پێغەمبەری نازدار کە لەسەر منهەجی ئەو بڕۆخوا ئاگادارە خوای گەورە سەرت دەخات چونکە خوای گەورە ذکر و شەعنی پێغەمبەری نازداری بەرز کردوێتەوە پێغەمبەری نازدار کە هاتە شاری مەدینە بۆی جەنابەت بزانی چەند کاری خزمەت گوزاری کرد نەی وەرن شەریعەتتان بۆ تەطبیق ئەکەم فەرمی وەرن چوو بیری کڕی ئاوی بۆ خەڵکی دابین کرد لە شاری مەدینەیە خەڵک ئاو نەبوو بیخواتەوە ئاوی بۆ دابین کردن بە عوسمانی کوڕی عەفانی و دۆرە بان بیرە بکڕین بۆ خەڵکی شاری مەدینە خەڵکی شاری مەدینە میلیشیایان هەبوو عینی یەکێتی و پارتی ئەوس و خەزرەج بە یەکیان ناکێشا پێغەمبەری نابیر مناسبە بۆی بیزانی لەناو سیرەیە هاتووە ئەوسیەکان عەلەمەکەیان زەرد بووە خەزرەجیەکان عەلەمەکەیان سەوز بووە بۆ معلوماتە
خوا شاهدە ڕێگەڵێ واقعەیە پێغەمبەری نازدارات هەردووکیانی کرد بە برا میلیشیاکانی نەهێش کردنی بە موسەسەیەک سوپای دروست کرد ئەنسار و مهاجرینەکانی کردە برا جا لەبەرەوە برا عزیزەکەی من بەگوێی پێغەمبەریش کرد عليه الصلاة والسلام والله بيجي بيغمر نكا صلى الله عليه وسلم مخوات دنيايش وقيامتي شيء فوتي برعزيزك وانا كده ما وصل من بدري جاي حملة بردوام من روجانة قسيكم بلام رنجة جنابي تبروي تو اما دو دركوتن البيت حزك تا بانزروشي تري ما عفوا تاس مانك تري مو دروا ولكم معاش واب سليمان دركو ايه تو كاتا كوتا دركوتن تشكب اولين ما انتخابات یانزە انتخاباتە حەزەکەم قسەی تۆ بۆ دەنگدەر بۆ خەڵک من حەزەکەم یەک شتێک پێ بڵێم من وەکو ئێوە شەر وەکو جەنابەت ئیلتیزاماتێکم هەیە بەڵام حەزەکەم جەنابیشتم خۆشەوێ من هەموو کەسێک کە دیندار بێ و مسڵمان بێ و زەمینەی ئیسلامی ساز بکات خۆشم ئەوێ هەر کەسێک بێ حەز بە پشتگیری یەکەم بەڵام ئەم قسەیم بۆ خەڵکی کوردستانە تکاتان لێ ئەەکەم بەڕێزانی من ئەو خەڵکانەی کە ئەیانەوێ بڕۆن دەنگ بن بۆ خەڵکە مسلمانە دەنگ بن بۆ خەڵکە بەڕێزە دەنگ بن بۆ خەڵکە ئازایانە دەنگ بن بۆ خەڵکانی کە ئەیانەوێ مافەکانتان بۆ بگەڕێنەوە بابگیان دەنگ مێن بە کەسێک کە بۆ خۆی سەرەت و سامانی خەڵکە دزێ ئاخر سەیری کەن سەیری ژیانی خەڵکەکان بکەن سەیری حیاتی خەڵکەکان بکەن کاک عەلی هەموو ژیانمە طبعا بۆ ئێستا ئەوە تێکەڵ ناکەم لەسەر مۆزوع بۆی پەیامەکەم بە باشتر بگات کاتێکی تر باسی ئەو مۆزوعەکەم بە خەڵکی کوردستان ئەڵێم بە گەنجەکان ئەڵێم بە کچان و کوڕانی بەڕێز ئەڵێم بە کچان و کوڕانی محتەرەمی لە دهۆک و زاخۆ و هەتاکو ئەگاتەوە منتیقەی خانەقین و مەندەلی ئەوەی کە بەشدارە بێتیایە تکاتان لێ ئەەکەم دەنگ بن بۆی ئەو نیشتیمانە سەر بکەوێت کاتان لێکەم دەنگی ئەو مەزلومانە بن بەو خەڵکانی کە یانێت دەنگی مەزلومەکان بەرز بکەنەوە چیتر مەبن بە هۆکاری سەرکەوتنی فرعونەکان چونکە فرعون ئیشی ئەوەیە کە زیاتر و زیاتر ئێوێ خۆی بکا بەخوا خۆ مەرج نییە هەر کەسێک کەوت نەیوت من خوام نعوذ بالله ئیتر ئەوە نەیوتوە خوام کە کەسێک هەموو شتێکی خستەژێت دەسەڵاتی خۆی و پۆستی بە ئارەزی خۆی دابەش کرد بە ئارەزی خۆی وتی ئەوە بۆ تۆ ئەوە بۆ ئەوە نابەخشەوە هەبوو ئەوە تەوا ئەوە فرعونیە ئەوە ئیشێکی فرعونیە وەکو حەزرەتی موسا ببن بە ئۆپۆزیسیۆن وەکو حەزرەتی یوسف بچنە ناو حکومەتی ئیتلافیەوە وەکو حەزرەتی نوح دەسەڵاتێکی ئیسلاحی وەکو حەزرەتی شوعیب دەسەڵاتێکی ئیسلاحی دروست بکەن وەکو سەیدنا عیسا بەرامبەر بە داگیرکەرانی ڕۆم چۆن وەسایەوە ئێوەش بەرامبەر بە داگیرکەران بۆستنەوە برایانی عەزیزی من ئامانشتان قورئان بێ ئامانشتان خوا و پێغەمبەری خوا بێ خوا ئاگادارە سەر ئەکەون خوا شاهیدە سەر ئەکەون پێغەمبەری خوا عەلەیهی سەڵات وەسەلام خۆی بوو بە تاقی تەنیا لە شارێکی بچووکەوە لە خەریتا دیار نەبوو ئەم پیاوە بەڕێزە چ ئومەتێکی دروست کرد لەبەر ئەوەی قورئانی لەبەردەسا بوو بەڕێزان قورئانەکە لەبەردەستمانە خۆ نەفەوتاوە هەرماوە دەبەکاری بێنن بەڵام بە عەقڵ بەڵام بە تەدەبور نەک بەوەی بڵێ وەڵا خۆ پیشاندان حرامە و هەڵبژاردن حرامە نه هەڵبژاردن لە هەموو سەردەمەکانە هەبووە ئەگەر ئەڵێ دیموکراسیە ئەگەر ئەڵێ لیبرالیە ئەمە شتێکی ترە باسی ئەمە ناکەین باسی ئاداتێک و شتێکەکەین باسی میکانیزمێکەکەین کە هەڵبژاردنە بڕۆن بۆ هەڵبژاردن بڕۆن دەنگ بن بەو کەسانی کە ئەزانن دینتان و ئیمانتان و سەرۆت و سامانتان پارێزراوە هیوادارم ڕوون بێ و سپاسی جەنابی شتەکەم گیانەکەی بافتەکەم و بەێزدان تەسپێرم و پشتیوان بە ئەڵڵاگیان عزيزي امام علي ممنون كاك حاجي علي بريس باي قالوا لي راسي سباس بو جناب سباس بو استاذ بريس سباس لك